وەقعی ئەو فڕۆکانە لەو سەردەمەدا کە هەڵەمجیان بۆم بە باران کرد ئەوانە چی بوون لە چی جۆرێک بوون؟ تەواو فڕۆکانەی هاتە سەر هەڵەمجە زۆر بوون ینی تەنها یەک فڕۆکە نەبوو مێک 21 لە سربی 11 لە قاعدەی حڕیە مێک 21 ناتوانێت چیمیا باران بکات تەنها دێ ئاسمانت بۆ پارێزیە بۆ ئەو فڕۆکانەی تر چونکە ئەم جۆرە فڕۆکانە لەگەڵ سی خۆی 25 توانای شەڕی ئاسمانیان نییە ینی بۆ نمونە ڤانتۆمە توانێت ئەمە بخاتە خوارەوە F5 تایگەری ئێرانی ئەتوانێت ئەمە بخاتە خوارەوە توانای شەڕی ئاسمانی نییە بڵین مێک 21 لە سربی 11 بەشدار بوو سی خۆی 20 لە سربی 1 لە قاعدەی حڕیە سربی 5 لە جۆری سی خۆی 22 سربی 115 19 لە جۆری سی خۆی 25 لەگەڵ مێک 23 بەشدار بوو لەگەڵ میراج F1 سیەکەی بەشدار بوو لە هەڵەبجەیە فڕۆکان لەکوێوە فڕین ئەو فڕۆکانی کە فرین زۆری هەمووی لە قاعدەی حڕیەوە لە کەرکووکەوە فڕی تەنها میراجەکان نەبێت لە قاعدەی سەدامەوە لە گەیارەوە هات لەوێنانە ینی لەو دوو شوێنەوە بەڵێ سربی 89 میراجە و کاتە لە قاعدەی سەدام بوو لە گەیارە نێزیک مووسڵ